خاڵێکی تر کە گرنگ و مهمە لە تاقیکردنەوەکانە دەبێت بە زمانی حاڵ بڵین ئەو مانگە خۆشکەین لە لای قوتابی، خۆشیکەین لە لای بۆ نمونە فێرخوازەکان چێژ و خۆشییان پێ ببەخشین. بۆیە لێرەوە دەچمە ناو بابەتەکەەوە کە کاتێک کە قوتابخانە دەکەوێتە ناو مانگی ڕەمەزانەوە، تاقیکردنەوەش دەکەوێتە ناو مانگی ڕەمەزانەوە و هەڵسەنگاندنی قوتابی دەکەوێتە ناو مانگی ڕەمەزانەوە، پێویستە کۆمەڵی شت بکەین. یەکەم زۆر گرنگ و مهمە ئێمە بە قوتابخانەکە و بە مامۆستاکان و بە هەڵسوکەوت و تەعامل و بە جلو و بەرگمانەوە ئەگەر خۆشم بە ڕۆژوو نەبم ڕێزێکم هەبێ بۆ ڕۆژوگرەکان، ڕێزێکم هەبێ بۆ مانگیرەکان، ڕێزێکم هەبێ بۆ قوتابەکان. مامۆستایەکی ئافرەتی بەڕێز دەڵێ من بە ڕۆژوو نابم، بە ڕۆژوو نابی دەست خۆش بێ و تۆ پاداشی خۆت وەرەگری، بەس ئەی ڕێزێک بۆ قوتابیەکان، ئەی ڕێزێک بۆ مانگەکە، ئەی ڕێزێک بۆ ئەو کولتورەی کە هەمانە، ئەی ڕێزێک بۆ ئەو کۆمەڵگایە. بەڕێزێک کەڵێ دکتۆر جان ئەمە چی لە مەسەلا گۆڕێ؟ ئەڵە مەزای چی لە مەسەلا گۆڕێ؟ تۆ شتێکت کردووە کە ڕەنگە بەلای خۆت نۆرمەڵ و تەبیعی بێ، بەڵام 4 ڕۆژی تر دەتەوێت بە مناڵەکە بڵێ دین ئەڵێت تلیاگ مەخۆ حرامە. ئێ باشە ئەو بە زمانی حاڵ دەڵێت ڕۆژگارێکە بوو ئەم مامۆستایم هەندی شتیشی کرد حرامیش بوو یان نەگونجاویش بوو. ئەی بۆ ئەو گونجاوە بۆ من گونجاونی لەبەرەوە فتوایەک بۆ خۆی دەدات و دەڵێ زۆر نۆرمەڵە و تەبیعیشە و بەلای ئەتیادیە. ئەگەر مامۆستایەکی بەڕێز لەناو ڕۆژانی ترا بۆ نمونە جگەرە دەخوات، مامۆستایەک گوتی تەلەبێ قوتابێک جارێ باسی کردوتی کاکتۆر لە گەرمەی ڕەمەزانە مامۆستایەکمان لەسەر بوو جگەرەیە خوارد، لە گەرمەی ڕەمەزانە. وتم جگەرەکە لە پۆلەکەوتی خۆزگا لە پۆلەکە بیخوادا فێڵێکێکە جگەرێک و لە لێواری دەرگاکە داینەوە چوە دەرەوە و بەستەوێ هاتە ژوورە مەنزانی فیشەی دووکەڵی دێ ئەوی لە لێواری دەرگاکە دایناوە جاوت خۆشیەکەی لە چیایە؟ زۆر جارە مامۆستای باسی تەندروستی و شتیشێکت ئاخر جگەرەیەک لە دەمتەوە بێ و تۆ بیکەی بە لێواری دەرگاکە و دیسانە وەری تۆ ژوورەوە هەنێ قومی لێدەی بەزمڕۆز کاتە دەبێت زۆر ئاگادار بین. ئەمە چیمان پێ دەڵێت مامۆستا بەڕێزەکان؟ ئێمە هەمومان لەژێر تاقیکردنەوەین، لەژێر تاقیکردنەوەی قوتابیەکانین. چی لێ دەپۆشی؟ چۆن بە خێراتن دەکەی؟ چۆن خواحافیزی دەکەی؟ چۆن جواب دەیتێتەوە؟ پرسیارەکانت چۆنە؟ ئوستوبەکانت چۆنە؟ و چۆنیتی پرسیار وەرگرتنەوەکە، چۆنیتی هاندان و تەشجیعەکانت، چۆنیتی دەستخۆشیەکان و تەرتیباتت. ئایا قوتابی کە ڕۆژی ڕەمەزان هاتووە ڕۆژی تاقیکردنەوەیە قەت بیرمان لەو کرێتەوە مەنزەرێک هەڵواسین، بیرمان لەو کردەوە لافیتەیەک هەڵواسین؟ ئایا ئێمەی مامۆستا قەت بیرمان لەوە کردوێتەوە ئەگەر ڕەمەزان جوان کرد بە هەموو مامۆستاکانەوە یەکی 250 دینار کۆکردن وەڵام مەکتەبی وایە ماشەڵڵا 3 کۆستەری لێ پڕکەوە مامۆستا زۆرین وایە نە 6-7 میلاکی هەیە کابراوتەری سەرچۆپی بگرە لەواجێ 2 گەڕک بۆن و ئەم سەر ئۆسەری نەبینێ. باشە بە هەمومان و لافیتێکمانە نووسی بۆ ڕێزێک بۆ ئەم 300-400 تەلەبەیە لافیتێک بە خێراتنی مانگی ڕەمەزان دەکەین و تەمەنا دەکەین قوتابێ بەڕێزەکان لە مانای ڕەمەزان تێبگەن کە مانای خۆپاکردنەوە و چاکترکردن و سەرکەوتنە بەسەر نەفسە. لێوە بە قوتابەکان بڵین دەبڵین قوتابێ بەڕێزەکەم تاقیکردنەوەکەی من کێشەی نییە، 3 کاتە 9 4 کاتە 16 بەس تاقیکردنەوە ئەوە مهمە تۆ جگەرە خۆشی شەو نەیخۆی، نێرگەلە خۆشی شەو نەیخۆی، تاوانکردن خۆشی شەو نەیخۆی، پارەیەکی حرام وە کۆڵێ خۆشی شە ئەشتوانی بەدەستی بێنی بەس نەیخۆی. زوڵمێک و تاوانێک ئەگەر بۆ نمونە زۆر ئاسانی شە و خۆشی شە بەڵام نەیکەیت ئەمە گرنگ. قورسە من یانی زۆر جارێک بۆ قوتابەکانی خۆم باسم کرد وتم ڕازگۆ بم لەگەڵ تانەسەیکردنی فلیمی ڕوود خۆش، بەس ئەوە مهمە تۆ زاڵبی بەسەر خۆت، ئەوە مهمە تۆ قەنەعەتت دوا بێت تۆ خاوەنی خوشک و برا و خازان و خانەوادەی. ئەوە مهم و گرنگە تۆ لەژێر تاقیکردنەوەی خۆ ژیان هەمووی تاقیکردنەوەیە، ژیان هەمووی تاقیکردنەوەیە. بۆیە من عجیبم لێ دێ بۆ مامۆستایەکی بەڕێز خۆی لە ماهیەتی تاقیکردنەوە تێنەگەچێت. تاقیکردنەوە تەنها و تەنها هەڵسەنگاندنی وانەکە نییە، هەڵسەنگاندنی کەسایەتی مرۆڤەکەیە. چونکە ئێمە بۆ بە درێژایی بۆچی وەزارەتی پەروەردە 10 ساڵ 12 ساڵ بۆ نمونە مەسەڵەن من و تۆ دەکاتە ژێر تاقیکردنەوە بۆی بزانێت تۆ دەتوانیت زوو هەڵسی، دەتوانی هەنێ جار شەوان درەنگ بخەوی، دەتوانی هەندێشت تێبگەی، دەتوانی خۆت بینوسی. ئەسڵەن باشترین مامۆستا ئەوەیە کە لە کاتی نەمانگی ڕەمەزانە پرسیاری عام بێنێتەوە، پرسیاری شەرحیات بێنێتەوە بڵێ بە عەقلی خۆت شتێ بنووس.